سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی دانیشتوانی گونجەکانی مەیوان و سەریاز لە پاوە، سووسانی لە وەرگاکانی ئاوایی شێرکان لە پاوە، ڕێکەوتنی ئەنکارا، هەولێر و بەغداد لەسەر داخستنی کەمپی مەخمور، درێژە شەڕ و پێکدادانی هێزەکانی سووریای دیموکراتیک و چەکدارانی سووریا، مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شارەداری شوش، چالاکی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە چەند شاریێران و هێرشی پۆلیسی ئەڵمان بۆ سەرخۆپێشاندانی لایەنگرانی فەلەستین. ناڕزایەتی دانیشتوانی گونجەکانی مەیوان و سەریاز لە پاوە. ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ دانیشتوانی دوو گوندی مەیوان و سەریاسی سەر بە شارستانی پاوە لە ئاست بڵاوبوونەوەی زێرابی کوشتارگەیەک کە لە نزیک شوێنی ژیان و زەویە کشتوکاڵیەکانیان هەڵکەوتووە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان پاشەڕۆ و ئاوەڕۆی ئەو کوشتارگەیە بەبێ پاڵاوتن تێکەڵ بە ئاو خاکی کشتوکاڵی ئەو دوو گوندە دەبێت و وێڕای دروستکردنی مەترسی لەسەر تەندروستی خەڵک بۆنێکی ناخۆشی لە ناوچەکەدا بڵاو کردوێتەوە. ژیانی دانیشتوانی ئەو دوو گوندە بەهۆی بڵاوبوونەوەی PC تێکچووە و چەند جار سەردانی ناوەندە دەوڵەتیەکانیان کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. سووتانی لە وەرگاکانی ئاوایی شێرکان لە پاوە. ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ لە وەرگاکانی ئاوایی شێرکان لە پاوە ئاگری گرت و بۆ هۆیەوە زیانێکی زۆر بە سروشتی ناوچەکە گەیشت. بە پێوە دیمەنانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ڕووبەرێکی زۆر لە دارستان و لە وەرگاکانی ئاوایی شێرکان لە ئاگردا سووتەوە و ژینگە دۆستان سەرقەڵی جابمرکانەوەی ئاگرەکەن، بەڵام بەهۆی شاخاوی بوونی ناوچەکە و نەبوونی ئیمکاناتی پێویست نەیانتوانیوە کۆنترۆڵی بکەن. ڕێکەوتنی ئەنکارا، هەولێر و بەغداد لەسەر داخستنی کەمپی مەخمور. بەپێی راپۆرتی میدل ئێست نیوز، تورکیا، عێراق و هەرێمی کوردستان لەسەر چۆڵکردنی ئوردوگای پەنابەرانی مەخمور ڕێکەوتوون. پێشتر دەوڵەتی تورکیا ئەو کەمپەی وەکو بنکەی پەکەکە ناوبردبوو بۆ بۆنەوە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق کردبوو چۆڵی بکەن. شەڕی نێوان پەکەکە و تورکیا هەروەها بەرخۆدانی دانیشتوانی کەمپەکە ڕێگەی نەداوە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت، بەڵام پاش دەستپێکی پرۆسەی ئاشتی و چەکدانانی گروپێک لە گریلەکانی پەکەکە بڕیاردراوە تا مانگی سێپتەمبر ئەو کەمپە بە تەواوەتی چۆڵ بکرێت. شایانی باسەکان ماوەی یەک هەفتەیە کە کەمپی مەخمور لەلایەن ئەرتەشی عێراقەوە گەمارۆدراوە و سوپای عێراق ڕێگەی لە هاتوچووی دانیشتوانی کەمپەکە و هاوردەکردنی کەلوپەل بۆ نێو ئوردوگای مەخمور گرتووە. درێژەی شەڕ و پێکدادانی هێزەکانی سووریای دیموکراتیک و چەکدارانی سووریا. ماوەی دوو ڕۆژە چەکدارانی ئەحمەد شەرع لە حەلەب و دەیرحەفەر شێرش دەکەنە سەر سەنگەری هێزەکانی سووریای دیموکراتیک و چەند کەس لە هەردوو لا کوژراون و بریندار بوون. بە پێ زانیاریەکان شەوی دووشەممە درۆنێکی خۆکوژی دەوڵەتی سووریا خۆی کێشەوە بە بازگەی هێزەکانی سووریای دیموکراتیک لە گەڕەکی ئەشرەفی حەلەب و دوو کەس بریندار بوون. هەروەها لە مێحوەری دەیرحافر چەکدارانی سووریا هێرشیان کردووەتە سەر سەنگەرەکانی سووریای دیموکراتیک و پاش شەڕێکی قورس چەکدارێکیان کوژراوە و چەند کەسیشیان بریندار بوون. فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک هۆشداری بە دەوڵەتی سووریا داوە کە ئەگەر پابەندی ئاگربەست نەبن بە توندترین شێوە وەڵامی هەر هێرشێک ئەدەنەوە. هاوکات لێژنێک لە خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوی کوردستان سەردانی دەمێشقی کردووە بۆ ئەوەی لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی سووریا کۆ ببێتەوە. مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە شوش. ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ کرێکارانی شارەداری شوش و شۆفێرانی ئەو ناوەندە دەوڵەتیە
دژ بە نەدانی حەقدەست و مەزایە دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بەپێ زانیاریەکان، کرێکاران و شۆفێرانی شارەزاری شووش ماوەی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و پاش کۆبوونەوە لە بەردەم ئەو ناوەندە دەوڵەتیە خوازیاری پەرداختی ئیزافەکاری و حەقی بیمە، هەروەها وەلانانی جیاوازی بوون. چالاکی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی مەحکوم بە ئیعدام بەپێ ڕەواڵی هەر هەفتە لە بەردەم زیندانەکانی کۆماری ئیسلامی خۆپێشاندانیان کرد. هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەیە بۆ ئیعدام، بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی مەحکوم بە ئیعدام بە بەدەستەوەگرتنی وێنەی ئازیزانیان لە بەردەم زیندانەکانی کۆماری ئیسلامی کۆبوونەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. کۆبوونەوەی خەڵکی میرجاوە لە سنووری ڕیگمەلەک. دانیشتوانی شارستانی میرجاوە ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ لە سنووری ڕیگمەلەک کۆبوونەوە و خوازیاریکردنەوەی دەواازە سنووریەکانی سیستان و بەلوچستان بوون. بە وتەی ناڕازیان، پێشتر بەرپرسانی ئۆستانی سیستان و بەلوچستان بەڵێنیاندا بوو دەواازە سنووریەکان بەڕووی سوختبەران و کاسبکاران بکەنەوە، بەڵام 3 مانگ بەسەر بەڵێنەکانیان تێپەڕیوە و هێزەکانی سوپای پاسەران ڕێگە نادەن هیچ سوختبەرێک هاتوچۆ بکات. لە بەرامبەردا تانکەرەکانی سوپای پاسەران بە ئاسانی سوتەمەنی بۆ دەروێ وڵات قاچاق دەکەن و کەس لێپرسینەوەیان لێ ناکات، بەڵام معیشەتی هەزاران کەسیان خستووەتە مەترسیەوە. دۆخی خراپی بەندکراوان لە زیندانی قزڵ حەساری کەراچ. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، هەر هەفتە 2 بۆ 4 بەندکراو لە زیندانی قزڵ حەساری کەراچ بەهۆی ئۆڤێردۆز یان بێبەشبوون لە دەرمانگیانیان لەدەستەدەن. بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە دۆخی مەترسیدار و کارەساتباری بەندکراوان لە زیندانی قزڵ حەسار ڕوونەکاتەوە، بەندیخانەی کە تیادا مامورانی ڕەژیم بە شێوەی نافەرمی و لە ڕێگەی پێدانی دەرمانی زۆر یان بێبەشکردن لە دەرمان زیندانیان دەکوژن. لەو راپۆرتەدا ئاماژە بە مەرگی بەندکراوێکی تۆمەتبار بە مادەی هۆشبەر بە ناوی جەلال کراوە کە لە بەندی 4 زیندانی قزڵ حەسار تووشی ئۆڤێردۆز بووە، بەڵام چەند جار داوای یارمەتی لە پاسەوانانی زیندان کردووە، کەس بایەخی پێنەدەوە و ناوبراوگیانی لەدەستاوە. گیانبەختکردن و ژاراویبوونی 8 کرێکار لە 3 شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 کرێکاری ژن لە کارگەیەکی دروستکردنی پێڵاو لە شاری قۆم بەهۆی گازگرتووی ژاراوی بوون و لا شارەکانی بەندەر عەباس و ئاسەلوویە 2 کرێکار بەهۆی گەرمابردووی گیانیان بەخت کردووە. بەپێ راپۆرتەکان 6 کرێکاری ژن لە کاتی کارکردن لە کارگەیەکی دروستکردنی پێڵاو لە شاری قۆم بەهۆی هەڵمەژینی گازی مۆنۆکسیدی کاربۆن ژاراوی بوون و ڕەوانە نەخۆشخانە کراون. لە لایەکی دیکەوە 2 کرێکار لە شارەکانی بەندەر عەباس و ئاسەلوویە بەهۆی گەرمابردووی و نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی گیانیان لەدەستاوەکە ناسناوی یەکێکیان بریتیە لە حەکیم دێهمەردە تەمەن 30 ساڵ. دەستبەسەرکردن و ناڕوونی چارەنووسی وەرزشوانێک لە تاران. لە ڕۆژی 11 گەلاوێژی ئەمساڵەوە وەرزشوان و چالاکێکی مافی ژنان بە ناوی نیلوفەر حاجیان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. نیلوفەر حاجیان پاڵەوانی وەرزشەکانی کیکبۆکسینگ، مویتای و جۆجیستۆ بووە و بۆ ماوەیەک لە دەروێ وڵات ژیاوە. ناوبراو پاشگەڕانەوە بۆ ئێران ساڵۆنێکی وەرزشی جانەوە و سەرقاڵی ڕاهێنان بە کشان و ژنانی کۆمەلگا بووە، بەڵام ڕۆژی 11 گەلاوێژ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و هەموو پەیجەکانی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان پاک کراوەتەوە. لە سێدارەزانی 5 بەندکراو لە 3 زیندانی ئێران. بەیانی دووشەممە 20 گەلاوێژ حکمی ئاعدامی 5 بەندکراو با تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقاس لە زیندانەکانی ئیسفەهان
شیراز و زەنجان جێبەجێکرا. بەپێ راپۆرتەکان سێ بەندکراو بە ناوەکانی حسێن ڕەزایی، عەلی مۆباشر و کەیومەرز فاتحی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ئیسفەهان و زەنجان ئیعدام کراون. هەروەها دوو بەندکراو بە ناوەکانی سوودابە قاسمزادە و ئەفشین دێحقانی بە تۆمەتی کوشتنی بانقەس لە زیندانی شیراز و ئیسفەهان لە سێدارە دراون. هێرشی پۆلیسی ئەڵمان بۆ سەر خۆپێشاندانی لایەنگرانی فەلەستین. ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ پۆلیسی ئەڵمان هێرشی کردە سەر کۆبوونەوەی لایەنگرانی فەلەستین و دژبەرانی شەڕ لە شاری بەرلین و چەند کەسی دەست بەسەر کرد. بەپێ راپۆرتەکان سەدان دژبەری شەڕ و لایەنگرانی فەلەستین لە شاری بەرلین دژ بە بڕیاری دەوڵەتی نێتانیاهوو بۆ داگیرکردنی تەواوی کەرتی غەزە و کۆمەڵکوژی دانیشتوانی و باریکەیە خۆپێشاندانیان کردووە، بەڵام پۆلیسی ئەڵمان هێرشی کردووەتە سەریان و چەند کەسی دەست بەسەر کردووە. خۆپێشاندەران بە وستنەوەی دروشم خوازیاری کۆتایهێنان بە شەڕ و گەیاندنی یارمەتی مرۆیی بە خەڵکی لێقۆماوی غەزە بوون. دووە هەواڵ گیانبەختکردن و برینداربوونی 12 کرێکار لە کارخانەیەک کۆکسازی ئەمریکا. ڕۆژی دووشەممە 20 گەلاوێژ تەقینەوە لە کارخانەیەک کۆکسازی ئەیالەتی پێنسیلڤانیا لە ئەمریکا ڕوویدا و بۆ هۆیەوە دوو کرێکار گیانیان بەخت کرد و 10 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان کارخانەیەک کۆکسازی پێنسیلڤانیا یەکێک لە گەورەترین کارخانەکانی بەرهەمهێنەری فولاد لە ئەمریکایە و بە هۆکارێکی نادیار تەقیوەتەوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا دوو کرێکار گیانیان لەدەستاوە و 10 کەسی دیکەش بریندار بوون کە دۆخی تەندروستی چەند کەسیان ناژێگیرە. جێگەی ئاماژەکە هێشتا ئاگری ئەو کارخانەیە بە تەواوەتی کۆنتڕۆڵ نەکراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.